بەڕاستی ئەم جۆرە پرۆژانە زۆر گرنگە بە تایبەت بۆ گەنجان و خوێندکاران بۆ ئەوەی ئەو کاتانەی لە سوۆسیال میدیا و لە شتی ترا سەرفی ئەەکەن بەڕاستی لەم جۆرە پرۆژانە بیکەن بەرهەمی زیاتریانە بێ بۆ پاشە ڕۆژ بۆ دوا ڕۆژ اینجا ئەم جۆرە پرۆژانە یعنی چۆنەڵی بیر و هزریان زیاتر ئەکاتەوە و بۆ خزمەتی گەلە کە بتوانی بە تایبەتی سە ئەم جۆرە پرۆژەی سەهی ئەم دوو خوێندکارە باسی سەلامەتی ڕێگاوبان و هاتوچووەکە کە ئەوەندە سیارە زۆر بووە ئەوەندە ئۆتۆمۆبیل زۆر بووە کە زۆربەی ڕووداوی هاتوچۆکان لە نەخۆشی کەمتر نین یعنی ئەوەندە خەڵک ئەڕوا پێی ئەمان پرۆژێکیان داناوە بۆ ئەوەی کە کەمترین ڕووداوی هاتوچۆ ڕووبدا بەڕاستی ئەوە زۆر گرنگە یعنی برەوی پێ بدرێ بۆ دوا ڕۆژ بۆ ئەوەی کە لە شارەکانە لە وڵاتەکەمانە یعنی پیادە بکرێ ئیشی لەسەر بکرێ بێتە خزمەتی گەل و نیشتیمان و ئەوانی کەش هەرێکێ لە شوێنی خۆیەوە بەڕاستی شتی زۆر جوانیان پێشکەش کردووە یعنی بەو تەمەنەکەمەیانەوە ئەو بیرۆکە چاکانەیان هەبێ ینی دوا ڕۆژێکی ڕوونیان لێ ئەبینین بەڕاستی هیوای سەرکەوتنیشتان بۆ خوازم.